وەک چۆن هەر گەل و هۆز و ناوچەیەک بۆ چۆنێتی ژیانکردن کەلتور و شێوازی تایبەتی خۆی هەیە، بە هەمان شێوە ژمارەیە گەل و وڵات هەن بۆ مردنیش لە غەیری خۆیان جیاوازن و لەو ڕۆوە مەراسیم و سروتی تایبەت بە خۆیان هەیە. بە دیاریکراوی لە غانا کە وڵاتێکی ئەفریقیە و دەکەوێتە سەر درێژایی کەنداوی غینیا و زەریای ئەتڵەسی لە خۆراوای ئەفریقیا، تابوتی جیاواز بۆ مردووەکانیان دروست دەکەن، هەر یەکە و بە پێی حەز یان پیشەکەی خۆی. وەک دەبینین ئەم وەستایە ئەم تابوتەی لە بەردەستدایە لەسەر شێوەی کڵێسا نەخشاندوێتی، دیارە بۆ کەسێکی ئیماندار و پابەند دەبێت. ئەمەش تابوتێکی دیکەی لەسەر شێوەی مار، ئەمەشیان ماسیە، ئەمەشیان لەسەر شێوەی کوولەکەیە. وا دیارە دەبێت کەسی کڕیار زۆر حەزی لە کوولەکە بێت یان جوتیار بێت و دەیەوێت دوای مردنیشی لەگەڵ پیشەکەی دابژی. بە تەنیشت کوولەکەکەوە تابوتێکی شێوە ئۆتۆمبیلی بار هەڵگر هەیە کە بە پێی قسەی دارتاشەکە ئەو مردووی تێی دەکرێت لە کێڵگەکانەوە سەوزە و میوەی بۆ بازاڕەکان گواستوێتەوە. پیشەسازی دروستکردنی تابوتی خەیاڵی لە پیشە گرنگەکانە لە غانا. دروستکردنی تابوتی خەیاڵی پێویستی بە شارەزاییەکی زۆر هەیە و هەر تابوتێکیش لانی کەم 3 هەفتەی پێویستە. ئەو تابوتانی بەم شێوەیە دروست دەکرێن گزارشتن لە پیشەی مردووەکە لە دنیادا، یان ئەو پیشە و حەزەی هەی بووە و نەیتوانیوە بەدی بێنێت. نرخی هەر یەکێک لەم تابوتە جیاوازانە 200 بۆ 500 دۆلارە و بۆ چەندین وڵاتی دەرەوەش هەناردەی دەکەین کەیان لە مۆزەخانە تایبەتەکانیان دایدەنێن یان ئەوانیش بۆ مردووەکانیان بەکاری دێنن. هەندێک لە هۆزەکانی وڵاتی غانا پێیان وایە مردن زۆر لە ژیان بە بەهاترە و گزارشت نییە لە پرسە و دڵتەنگی. بە پێچەوانەوە کاتی دەربڕینی خۆشیە. لەوەش زیاتر ئەو هۆزانە باوەڕیان وایە کە مردووەکانیان لە جیهانەکەی دیکەدا سەرگەرمی پیشەکەی دنیایان دەبن، لەبەرەوە تابوتیان لەسەر شێوازی ئەو کارەیان بۆ دروست دەکرێت کە لە دنیادا ئەنجامیان داوە.